ساڵانێک کە بە بیانووی جۆراوە جۆر تەجاوز دەکرێتە سەر باشووری کوردستان سەر خەڵکی سیڤیل ژینگەی دەسووتێنرێ خەڵک دەکوژرێ خەڵکی سیڤیل دەکوژرێ چ لەلایەن دەوڵەتی تورکیا و چ لەلایەن دەوڵەتی ئێران دیارە ئەوە بیانووە بۆ ڕژێمە داگیرکەرەکان کە لەلایەک پەکەکە بە بیان و دەینەوە لەلایەک حیزبی دیموکرات و پارتی ئازادی و حیزبەکانی ڕۆژهەڵات بە بیان و دەینەوە بۆیە ئەوان کە لە کوشت و بڕی گەلی کوردستان سڵ ناکەنەوە ئێمە بە پێویستمان زانی لە بەرامبەر ئەو کردەوانەی دەوڵەتانی داگیرکەر هاو هەڵوێستێکی یەکگرتووی نەتەوەیی نیشاندەین هەم بە ئامانجی ئەوەی کە پشتیوانی لە داخوازیەکانی خەڵکی ڕاپەڕیوی ڕۆژهەڵاتی کوردستان و گەلانی بندستی ئێران بکەین هەم ئیدانە و سەرکۆنەی ئەو کارانە بکەین کە لە باشووری کوردستان دەکرێت بۆیە ئێمە هەم وەکو حیزبەکانی کوردستان لە بەردەمبەر پرسیاریتی ئەوەدایە کە چیتر ڕێ نەدرێت کە داگیرکەرانی کوردستان بە ئارەزووی خۆیان خاچی باشووری کوردستان بکەنە سوتماک و خەڵکەکەی بکوژن هەم وەک حکومەتی هەرێمی کوردستان و وەک حکومەتی عێراق لەژێر بەرپرسیاریتدا هەم وەک تەواوی خەڵکی کوردستان و خەڵکانی ئازادی خواست لەژێر بەرپرسیاریتدا ئێمە ئەو کۆبنەوەمان بەو ئامانجە ڕێخستیە بۆ ئەوەی کە دەنجی کورد چیدی بە پەرتەوازایی ڕوبەڕووی ئەو زوڵم و ستەمانە نەبیتەوە کە بەرامبەر بەگەلەکەمان دەکرێت